لە بیابانی ئەرەڤای ئیسرائیلی کە نزیکە لە سنووری ئەردەن دارخورمایەکی تازە ڕوێنراوە، هەروەکو هەموو دارخورمایەکی ترە، بەڵام لە تۆوێک هاتۆتە دەر کە تەمەنی 2000 ساڵە و لە مەسەدای دۆزراوەتەوە. ئەو شوێنەوارەی نزیکەی 1000 جوو خۆیان کوشتووە تا نەکەونە بەردەستی ڕۆمانیەکان. ئەو توانی کە لە ناوچە شوێنوارەکانی وڵاتەکەدا دۆزراونەتەوە بە کەمی کاری لەسەر کراوە، لە ڕاستیدا پشکنینیان بۆ کراوە، بەڵام هەوڵیان نەداوە بیچێنن. بە بڕوای من دوای چەند ساڵێکی دی دەبێتە شوێن بایەخی جیهان کە ئایا دەتوانن گەشەیان پێ بدەن لەبەر ئەوەی زۆربەی ئەو توانە کە بەر لە 2000 ساڵ هەبوون بەرەو نەمان چوون. زۆرێک لەو باوەڕیەدان کە ئەم کارە ئاستەنگ بێت، بەڵام سالون و هاوبەشەکەی ئیلین سەرکەوتن لە ڕواندنی دارێکی خورما کە پێیان وایە کۆنترین تۆوە کە ئەو دارخورمایی لێ دەرچووە. دوای چەند ساڵێک تۆیەکی ترمان لە بیابانی یاهودا چاند کەمێ بوو. ناومنا حەنا بە ناوی دایکمەوە. گەورە بوو، دارێکی زۆر جوانی لێ دەرچوو. هەندێک تۆمان برد و لێکمان ناو حەنای لێ دەرچوو، خورمایەکی 2000 ساڵەیی. بەرهەمی ئەم خورمایە وشکترە لە خورماکانی تری ئیسرائیل. وەک سالون دەڵێت سیفاتی پزیشکی باشی تایە لە سەدەکانی ڕابردوو بۆ چارەسەری ڕیخۆڵەکان و خەمۆکی و تەنانەت چالاکبوونی سێکسیش بەکار هاتووە. مێژوونووسان پێیان وایە نوێکردنەوەی ئەم خورمایانە وەک ئەوە وایە مێژوو بژێنیتەوە. ئەم تۆوانە تۆوی ئەو جۆرە خورمایانە بوون کە ئەو خەڵکانە خواردویانە. ئەم خورمایانە بەشێک بوون لە سیستمی خۆراکی ئەو ناوچانە، وەک بەرهەمی تریش ڕۆنی زەیتون و شەراب. لە کاتی خۆیدا هەموو ئەو بەرهەمانە لە مەسادا بە تایبەتی خورما لە زۆر خواردەمەنیدا هەبووە. لە کتێبی خواردن دروستکردنی کۆندا بابەتێکی سەرەکی بووە کە ئەوانیش نزیکمان دەکاتەوە لە خەڵکی 2000 ساڵ لەمەوبەر کە چۆن ژیاون. تۆی خورما و تۆی تریش بۆ هەزاران ساڵ دەمێننەوە پاشان دەگەڕێنەوە بۆ ژیان. لەو باوەڕەدام ئەوە بەشێکی گرنگی سروشتە لەو بڕوایەدام لەم چەرخە ڕوخێنەر و گۆڕانی کەش و هەوایەدا ئەوە هیوایەکە. خورما کۆنەکان شاید چارەسەری کێشەکانی ئەم سەردەمەش بکات. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی لیندا گراتسین لە ئیسرائیلەوە.